بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی دووەم لاپەڕا 135 پرسیاری 67 سارا 10 لیتر و نیو لیتر لە دۆشاوی توی دروست کرد. ویستی 6 شوشە کە فراوانی هەر شوشەیەک 1.95 لیتر بوو ئامادە بکە. ئایا چەند لیتر لە دۆشاو کەم دێنێ؟ هەست دەکەم پرسیارەکە دەقەکەی لەو باشانە نییە. لەبەر هەندێ ئێستا نازام لەبەر چ نووسرایە چەند لیتر لە دۆشاو کەم دێنێ، چونکە سوارە پێویستی نییە شوشەکان هەمویان پڕی دۆشاوکە. 10 لیتر و نیوی دروست کردێ و دابەشیان دەکا بەسەر شوشەکان و تەواو. باشتر وابوو بپرسن ئایا هەر شوشەی ڕاستە فراوانیەکە 1.95، بەڵام چەند دۆشاو دەتوانی ئەگەر بە یەکسانی دۆشاوەکەی دابەشکە بەسەر شوشەکان، هەر شوشەی چەند دۆشاوی دەگری، یان چەند دۆشاوی هەیە لە ناو هەر شوشەیەک هەیە. بەڵام لێرە نووسرایە چەندی کەم دێنی، کەواتە بە گوێرەی پرسیارەکەی دەبی ئەمن وەڵام بدەمەوە. لێرە 6 دانە شوشەی دۆشاو هەر یەکەی لیترەک و نزیکە 2 لیتر لیترەک و 95 لیتر دەگری. ئەگەر بمە بزانم هەمووی چەندی دەگری، ئەگەر شوشەکان پڕ دۆشاو بی، کەواتە 1.95 دەبینم کۆی بکەمەوە 6 جار 1.95 کۆ 1.95 یان 1.95 بینم لە جیاتی کۆی بکەمەوە 6 جار جارانی ژمارە 6 بکەم دەردەچی فراوانی هەر 6 شوشە دەکاتە چەند. کەوا بوو ئەمن 1.95 دەینم جارانی 6 دەکەم. 6 جاران 5 30، 6 جاران 9 45، 6 جاران 9 54، 54 و 3 57، 6 جاران 1 6 لەگەڵ 5 11، کەواتە کردی 11.7 لیتر. بەڵام من چونکە سفر پێویستی نەکردیە سفرەکەی بنووسم 0.7، بەڵام ئەگەر دەتوانم بنووسم لێرە ببورن ئەوها، چونکە نەوەک یەکەک بپرسی لەبەر چ لێرە 2 خانەم هەیە، لە لای ڕاستی فارزە لێرە تەنیا 1 خانەم هەیە، چونکە سفر بوو ئەمنیش سفرەکەم لابردیا پێویستم نەبووە. کەواتە ئەگەر بەهات بە هەموو شوشەکانی پڕ کردبا لە دۆشاو جێی 11 لیتر و فاریزە 7 لە 100 یان 7 لە 10 لیتری دەگرت. بەڵام سارە تەنیا چەند لیتری دروست کرده بوو بە هەمووی، بزانم لێرە نووسیتم یان نە، تەنیا 10 لیتری دروست کرد بوو، 10 لیتر و شتێک، 10 لیتر و نیو، واتە 10 فاریزە 50. بزانم چەند کەمی دەینی، ئەمن ئەو ژمارەی بینم 10 فاریزە 50 لێ دەرکەم دەردەچی چەند کەمتری هینا، چەند دۆشاوەکە چەند کەمتر هەر چەندە. وەکو گۆتم پرسیارەکی لەو باشانە نییە دەربارەی داڕشتنەکەی. 10 فاریزە 50 لێ دەرکردنە 0 لێ بڕوە هەر 0.7 کەم 5 یەکسانە بە 2 فاریزە دێتە خوارێ 1 کەم 0 هەر 1 1 کەم 1 یەکسانە بە 0 پێویست ناکە ئەو 0ی بنووسم. کەواتە ئێستا لە کاتی لێک دەرکردن دەرچووکە لیترەک فاریزە 2 لە 10 لیتر کەمترە لەوەی کە شوشەکان هەموو پڕکە. وەکو گۆتم پرسیارەکی لەو باشانە نییە لە دەربارەی داڕشتنەکەی، بەڵام پرسیارەکە
وەڵامەکە 1/2 لیتر دەبی لە تەنیشتی بنووسم لیتر دەنا باش نییە ئەگەر نەنووسم لیتر کەواتە لە تەنیشتی دەنووسم لیتر 2 شاو ئەگەر ویستم کەواتە ئەو لیترش دەبی لە تەنیشت ئەو ژمارەی بنووسم 1/2 لیتر 2 شاو. بێمە لای پرسیاری 68. میران ویستی دووری 102 کیلۆمەتر بە پێ ببڕێ. ڕۆژانە 10 کیلۆمەتری بڕی بۆ ماوەی 9 ڕۆژ. ئایا میران دەتوانی 102 کیلۆمەتر ببڕێ بەو 9 ڕۆژەی؟ ئەگەر نا چەند کیلۆمەتری ماوە ببیتە 102 کیلۆمەتر؟ ئەو پرسیارش هەر هەست ناکەم لەو باشانەیە تێگەیشتین لێی ئەو وشەیە ئایا دەتوانێ ببڕی ئەو وشە زۆر باش نێ دەبا نووسرابە ڕۆژانە 10 کیلۆمەتری بڕی و ماوەی 9 ڕۆژ ئایا چەندی بڕیا بەو 9 ڕۆژەی چەند کیلۆمەتری بڕیا وە جیاوازیەکە چەندە لەگەڵ 102 نازانم لەبەر 102 شیان هەڵبژاردیا زۆر باش نییە پرسیاری زۆر باش نینە. ئێستا ئەمن دەبی بچم تەماشای ئەو پرسیارێک ڕۆژی یەکەم 9 ڕۆژە ڕۆژی یەکەم ڕۆژی دووەم ڕۆژی سێم 9 ڕۆژ دەڕوا بە پێ میران هەر ڕۆژەی 10 کیلۆمەتر 10 کیلۆمەتر ڕۆژی یەکەم 10 ڕۆژی دووەم 10 ڕۆژی سێم و هەتا دوایی پێویست ناکە ئەمن هەمووی بنووسم دەدا کەواتە هەمویان کۆ دەکەمەوە دەیەکان 9 جار یان دەچم دەیەکەی دەینە و لە جیاتی کۆی بکەمەوە 9 جار جارانی نۆی دەکەم هەمان شتە کەواتە ئەمن ئەگەر دەم هینا جارانی نۆم کرد یەکسان دەبی بە 90 یەکسانە بە 90 کەواتە 90 کیلۆمەتری بڕیا لەو 9 ڕۆژەی 90 کیلۆمەتر چونکە 9 جاراندا دەکانەوە بەخۆشی دەبوایە 102 کیلۆمەتری ببڕی کەواتە چەندی مایە ببیتە 102 102 دەینم 90 لێ دەردەکەم زۆر ئاسانە 102 ئەوها کەم 90 دوو سفری لێ بڕوە هەردوو دا نۆی لێ بڕوە یەکسانە بەیەک 12 کیلۆمەتری مایە ببیتە 102 12 کیلۆمەتری مایە هەر ئەوەندەیە پرسیارەکە 12 کیلۆمەتر وەڵامەکەیە. بێگوما ئەو پرسیارە دوو بەش بوو بەشی یەکەم ئایا توانیتی بەو 9 ڕۆژەی 102 کیلۆمەتری ببڕی وەڵام نا پاشان ئەگەر نا وەڵام نابوو چەند کیلۆمەتری مایە 12 کیلۆمەتری مایە. ئێستا پێداچوونەوە و ئامادەبوون پرسیاری 69 زۆر ئاسانە 2901 جارانی 9 ئەمن لێرە دەتوانم لێرە دامنایە نووسیتمەوە پرسیارەکە ئێستا دەتوانم لێکدانێک بکەم 9 جاران یەک هەر 9 ببورن کە ناتوانم وابزانم بە گچکەتر بینووسم چونکە بزانم دەتوانم ئەوها 9 جاران یەک 9 9 جاران سفر هەر سفر 9 جاران 9 هەشتا و یەک هەشتەکەش دەنووسم پاشان لای دەبم 9 جاران 2 هەژدا هەژدەی کۆ بکەمەوە لەگەڵ هەشت یەکسانە بە 26 کاتە 26 26 26109 26109 تەواو توانم بسڕمەوە پرسیارەکەی پاشی ئەو لە کاتی هەبوونی سفر لە خانە یەکان
باشتر وایە ئەو سفرەی جارێ سەیر نەکەم پاشان تەنیا سێی لێک بدەم لەگەڵ ئەو ژمارەیە کە ئەنجامی لێکدانەکەم بەدەست هات ئەو جە سفرەکەی لە لای ڕاست دانێم ئەوها زۆر زۆر ئاسانە کاتە ئەمن جارێ سفرەکەی تەماشا ناکەم تەنیا سێی جارانی ئەو ژمارەی دەکەم 3 جاران 6 هەژدە 3 جاران 5 15 کۆ ئەو یەکە 16 3 جاران سفر هەر سفر کۆ ئەو یەکە هەر یەک 3 جاران 4 12 ئێستا کە تەواو بووم ئەو جە سفرەکەی لێرەدا دەنێم ژمارەکە بووە چەند ئەگەر ئەمن بێت و دابڕینەکان دروستکەم دابڕینی یەکەکان کە سێ ژمارەیە دابڕینی هەزاران هەتا خینەوەکە ئاسانبی کو دەیخینمەوە ئەو ژمارە 121,680 ئێستا بێمە لای پرسیاری هەفتاویە کە زۆر زۆر پرسیارەکی گرنگە ئاسانیش نییە لە کاتی لێرە 320 فاریزە 58 دابش 0 فاریزە 9 لە کاتی هەبوونی فاریزە ئەگەر پێش ئەوەی تەماشاکەم ئەو ژمارەیە ناوی بەش کراوە ئەو ژمارەیەش ناوی بەش دراوە ئەگەر بەش درا و فاریزەی هەبوو هیچ کات ناتوانم دابەشەکەی ئەنجام بدەم یەکەم شت دەبی ئەو فاریزە نەمینێ کو نامینێ ئەگەر فاریزەکەم هینا لای ڕاست بە یەک خانە ژمارەکە دەبیتە نۆی تەواو کەواتە بەڵام ئەگەرە من لێرە ژمارەکەم کردە تەواو ناچارم ئەو فاریزەی ئێرەش ببەمە لای ڕاست بە یەک هەنگاو کەواتە فاریزەکە دێتە ئێرە فاریزەی ئەو ژمارەش دێتە ئێرە وەکو ئەوەی وایە ئەمن ئەو ژمارەیە دابەشی نۆی بکەم کەواتە دەبی بینوسمەوە لە جێیەکی دیکە هەتا ئاسانبی دابەشکردنەکە لێرە دەینوسمەوە ئەوها 3 2 0 5 ئەو جە فاریزە 8 کێشە نییە ئەگەر فاریزەم هەبوو لە بەشکراو بەڵام کێشەیە ئەگەر فاریزەم هەبوو لە بەش دراو نابی فاریزە هەبی هەمیشە دەبی ژمارەکە ژمارەی تەواوبی لێرە بووە 9 چونکە فاریزە لێرە و سفر پێویست ناکە بنووس ئێستا دابەشەکەی دەکەم 3 دابەش 9 نابی بێگومان لێرە دەست پێ دەکەم هەمیشە 3 دابەش 9 ناکرێ کەواتە 32 هەمووی وەردەگرم دابەشی 9 دەکەم 32 دابەش 9 یەکسانە بە 3 چونکە 3 جاران 9 دەکا 27 ئەوجە لێدەرکردن لێرە تەنیا تەمەشای 32 دەکەم تەمەشای ئەو ژمارانەی ئێرە ناکەم جارێ 2 هەفتی لێ بڕوا نابی سەیەکەی خورد دەکەمەوە دووەکە دەبیتە 12 هەفتی لێ بڕوا یەکسانە بە 5 سەیەکەش بووە 2 دوو لێ بڕوا 0 پێویست ناکە 0 لە لای چەپ بنووسم ئێستا ئەو سفرەی ئێرە دەینمە خوارێ لێرەی دەنووسم 50 دابەش 9 دەکات چەند یەکسانە بە 5 چونکە 5 جاران 9 یەکسانە بە 45 ئێستا لێدەرکردن دا 5 لێ بڕوا یەکسانە بە 5 ئەو 5ەم خورد کردەوە بووە 4 چاری لێ بڕوا 0 پێویست ناکە بنووسم ئێستا ئەو 5 ئێرەش دەینمە خوارێ 55 دابەش 9 یەکسانە بە 6 چونکە 6 جاران 9 یەکسانە بە 54 54 لێ بڕوا دەمینێتەوە 1 ئەوجە ئێستا گەیشتمە فاریزە لێرە پێش ئەوەی هەشتەکەی بینمە خوارێ یەکسەر فاریزەکەی لێرە دادەنێم ئەوجە هەشتەکەی دەینمە خوارێ 18 دابەش 9 یەکسانە بە 2 جاران 9 یەکسانە بە 18 هیچ نەماوە کەواتە زۆر باشە ژمارەکە کردیە چەند ژمارەکە کردیە 356 فاریزە 2 بەش لە 10 356 فاریزە 2 ئەوە تەواو بوو
ئێستا بێمە لای ئەو دابەشکردنە لێرە چونکە بەشکرا و فاریزەی نییە کەواتە هیچ پێویست ناکە ئەمن خۆممان دیکەم یەکسەر دابەش دەکەم بەڵام با ئێرە بسڕمەوە هەتا لێرە دابەشیکەم. ئێستا بنووسم 75 ئەوها 75 فاریزە 24 دابەش 11 75 دابەش 11 بێگومان 7 دابەش 11 نابێ یەکسەر 75 دابەش 11 یەکسانە بە 6 6 زاران 11 66 75 66 لێ بڕوە 15 6 لێ بڕوە یەکسانە بە 9 6 لێ بڕوە 0 گەیشتمە فاریزە یەکسەر لێرە دایدەنێم ئەوجە ئەو دوای ئێرە دەینووسمەوە لێرە 92 دابەش 11 یەکسانە بە 8 8 جاران 11 88 92 88 لێ بڕوە 12 لێ بڕوە 4 لێرەش 0 ئەوجە ئێستا چارەکە ئێرە دەینمە خوارێ 44 دابەش 11 یەکسانە بە 4 چونکە 4 جاران 11 دەکات 44 هیچ نامێنێتەوە 0 0 زۆر باشە. ژمارەکە بووە چەند بووە 6 فاریزە 84 بەش لە 100 6 فاریزە 84 بەش لە 100 بێگومان ئەمن لە 69 چوومە لای هەفتە دوایە هەفتاویەک دوایە 72 لە دوویەک نووسیتمەوە پرسیارەکە کەواتە زۆر باشە هەرچەندە ئەوە نیوەکەی دیشم هێشتا کۆپی نەکردیا کە پرسیارەکانی دیکە پاشان دێن. ئێستا دێمە لای ئەگەر ئەوانە ڕەشکەمەوە بێمە لای پرسیاری 73 ئەو پرسیارە زۆر گرنگە لەو جۆرەش هیچ ڕوون نەکرایتەوە لە کتێبەکەی هەز دەکەم ئاسان نییە لۆ هەموو کەس بەڵام زۆر گرنگە کە بزانم ژمارەیەک هەر ژمارەیەک ئەگەر توانای دابەشبوونی هەبوو بەسەر 3 و 4 ئایا جگە لەوانە توانای دابەشبوونی بەسەر چ ژمارەیەکی دیکە هەیە؟ ئەگەر بەسەر 3 و 4 هەبوو ئەمن چ دەکەم؟ چونکە 3 و 4 لێکدانی 3 و 4 دەکات 12 کەواتە ژمارەکە 100% توانای دابەشبوونی هەیە بەسەر ژمارە 12 ئەوە ڕێسایە بۆ وێنە ئەگەر ژمارەک توانای دابەشبوونی هەبوو بەسەر 2 و 3 100% توانای دابەشبوونی هەیە بەسەر 6 چونکە 2 جاران 3 دەکات 6 ئەگەر ژمارەیەک توانای دابەشبوونی هەبوو بۆ وێنە بەسەر 2 جار 100% توانای دابەشبوونی هەیە بەسەر 4 چونکە 2 جاران 2 یەکسانە بە 4 ئەگەر ژمارەیەک توانای دابەشبوونی هەبوو بەسەر 3 و بەسەر 5 100% توانای دابەشبوونی هەیە بەسەر 15 چونکە 3 جاران 5 دەکات 15 و هەتا دوایی ئەوە ڕێسایە هەمیشە دەبی ئاگام لێبی. پرسیاری 74 ژمارەکان لە بچووکەوە لۆ گەورە ڕیز بکە. ئەگەر تەمەشای ئەو ژمارانەکەم هەمیشە لە لای چەپ دەست پێ بکەم 3 لێرە 3 لێرە ناتوانم هیچ بکەم جارێ وەکو یەکن دوایە 6 2 5 دوو لە هەمویان گچکەترە 6 لە هەر سێچیان گەورەترە لە هەردوو ئەوانەی دی گەورەترە کەواتە بچووکترین ژمارە ئەو ژمارەیە یەکسەر دەینووسم لە لای ڕاست پاشی ئەو ژمارە لە هەمویان گەورەتر ئەو ژمارە ئەوە ڕیزم کردن سۆرەکە زەردەکە کەسکەکە لە ڕاستەوە لۆ چەپ چونکە بە کوردی لە ڕاست لۆ چەپ دەنووسین گچکەکەی لە لای ڕاست بنووسە گەورەکەش لە لای چەپ ئەگەر نا
ئەگەر ڕیزت کرد لەسەرەوە لە خوارێ لەسەرەوە گچکەکە لە خوارێش گەورەکە. ئەوجا ئێستا بچمە لای پرسیاری 75. پرسیاری 75 لێرە ئەو بڕەم هەیە ن کەم 6 جاران 2 ئەژمێری بکەم ئەگەر هاتوو زانیم پیتی ن یەکسانە بە 4دا کەواتە لە جیاتی دانان یەکسەر دەچم لە جیاتی دانانەکەی دەکەم لە جیاتی پیتی ن دەنووسم 4دا کەمەکەی وەکو خۆی دەنووسمەوە شەشەکەی وەکو خۆی دەنووسمەوە کەوانەکەی وەکو خۆی دەنووسمەوە جارانەکە وەکو خۆ دووەکە وەکو خۆ. ڕیزەتی کردارەکان پێویستە یەکەم جار ناو کەوانەی ئەنجام بدەم 4دا کەم 6 یەکسانە بە 8 8 جاران 2 یەکسانە بە 16 کەواتە ئەوە ڕاستە زۆریش ئاسانە. پرسیاری 76 بچووکترین چەند جارەی هاوبەش لۆ ژمارە 7 و ژمارە 9 چەندە چونکە هیچ کۆڵکەچی هاوبەش نییە لۆ ئەو دوو ژمارەی کەواتە لۆ دیتنەوەی بچووکترین چەند جارەی هاوبەش هەردوو ژمارەکان لێک دەدەم 9 جاران 7 یەکسانە بە 63 بچووکترین چەند جارەی هاوبەش 63. پرسیاری 77 هەز دەکەم ئاسان نییە ملیار نازانم چێ دەزانی بنووسی ملیار 6 ملیار و 560,028 بەڕەنووسی بنووسە. ملیار ئەگەر ملیۆن 6 سفری لە لای ڕاست هەبی ملیار 9 سفری لە لای ڕاست هەیە کەواتە یەکسەر ژمارە چی دەنووسم 9 سفری هەبی شەشەکەی دەنووسم ئەوها 6 9 سفرەکەش دەنووسم 1 2 3 4 5 6 7 8 ئەوە ملیارەکەم نووسی ئەوجا ئێستا دەینم ژمارەکانی دی دادەنێم 506,000 کەواتە ئەوە دابڕینی یەکەکانە ئەوەش دابڕینی هەزارانە ئەو سێش دابڕینی ملیۆنانە ئەمن هیچ وشەی ملیۆن لێرە نابینم کەواتە دابڕینی ملیۆنان هەروەکو خۆی دەهێڵمەوە هەمویان سفرن بەڵام لە دابڕینی هەزاران 506 دەنووسم 506 کو دەنووسم بێگومان دەبی ئەوها بنووسم 506 چونکە ئەگەر شەشەکە لێرە بنووسم دەبیتە 560 چونکە 506 ئەو سفڕی دەکەمە 5 ئەو سفرەش دەکەمە 6 سفرەکەی ناوەندێش دەبی بمینێتەوە. ئێستا دەچمە لای 28 28ش لە چێ بنووسم لێرە ئەگەر لێرە 28 بنووسم دەبیتە 280 کەواتە هەڵەیە دەبی 28 لێرە بنووسم 20 ئەو سفرەش دەکەمە 8 ئەوها 28 ئەوها نووسرا ژمارەکە 6 0 0 0 5 0 6 0 2 8 زۆر زۆر سفری لەگەڵ بوو ئەوها لێرەش با سێ سفرەکەی دیسان بنووسمەوە تا نەبیتە ئەوها ئاسان نییە نووسینی ژمارە باڕە نووسی. پرسیاری 78 هەر زۆر زۆر ئاسانە ژمارەیەکی دەی هاوتا لەگەڵ ئەو ژمارەی دەی بە هەوەسی خۆم سفرەکی لێرە زیاد دەکەم ئەو ژمارە هاوتایە یان سفرەشکە زیاد دەکەم ئەوەش هەر هاوتایە چەند سفرم بووە زیاد دەکەم بەڵام یەک سفری زیاد دەکەم هاوتایە لەگەڵ ئەو ژمارەیە ئەو ژمارە هاوتایە لەگەڵ ئەو ژمارەیە کاتە ئەوە وەڵامەکەیە چەند سفرت زیاد کرد هەر وەڵامەکە هەر ڕاستە. پرسیاری 79 هەر پۆلێک 25 خوێندکاری هەیە ئەو بڕە کامەیە کە ئەو ڕاستیە دەنوێنێ ئەو پرسیارەش زۆر ئاسان نییە بەڵام
ئەوە ڕاستێک ئەوە بڕەکەیە جاران 25 بۆ وێنە ئەگەر 3 پۆل بوو 3 جاران 25 ئەگەر 4 پۆل بوو 4 جاران 25 ئەگەر 5 پۆل بوو 5 جاران 25 ئەوە باشترین نواندنە. بێمە لای دەواازەیەک بۆ مێژوو شیکاری پرسیارەکان خستنە ڕووی نازام ئەقلیدس ئەوە لە عەرەبیان وەرگرتی ئەوەی ڕاستیبی بەخۆی ناوی ئەقلیدس یان هەر نییە یۆنانیەکان یان ئێغریقیە کۆنەکان یوکلیدسە ناوی ئەوەی ڕاستیبی دەبوایە ناوە غریقیەکە یان گرێکیەکەی بینن نەک لە عەرەبی وەرگرن ناوەکەش بشێوێنن کەواتە یوکلیدس کە زانایەکی بیرکاری بووە 2000 ساڵ پێشی ئێستا زیاتریش لە 2000 ساڵ 2200 ساڵ ژیاوە ئەو ڕێگەیەکی جیاوازی خستەڕوو لۆ دیارکردنی گەورەترین کۆڵکەی هاوبەش ڕێیەکی تایبەتی هەبوو لە کتێبەکەی ڕێیەکەی نووسی کتێبەکەشی ناوی توخمەکان بوو ئەو ڕێگەیە ناویان بە خوارزمی ئەقلیدس ناسراوە خوارزم مانای چییە بە ئینگلیزییان بە ناوی پێی دەڵێن ئالگۆریتم ئەگەر گەڕان بە شوێنی وشەکە ئەو وشێش بە کوردی ئەگەر بیکەینە کوردی واتە ڕێگایەکی ڕێگە چارەیەکی ڕێگە چارەیەکی باش بێکەم و کوڕی ئەو شەیە بە کوردی ئەو شێ چییە ڕێگە چارەیەکی کاریگەر ڕێگەیەکی کاریگەری دیتەوە ئەو زانایە ڕێگەیەکی کاریگەری دیتەوە لۆ دۆزینەوەی گەورەترین کۆڵکەی هاوبەش کە ناویان لێنە ڕێگەی کاریگەری یوکلیدس ئەو ڕێگەیە چ بوو دابەشکردن ئەگەر بێت و بۆ وێنە بیەوێ بتەوێ گەورەترین کۆڵکەی هاوبەش ببینەوە لۆ ئەو دوو ژمارەیە چی دەکرد ئەو زانایە ژمارە گەورەکەی دەهینا دابەشی ژمارە گچکەکەی دەکرد ئەوها 220 دابەشی 60 دەکرد کە سێی تەواو هەبوو ماوە چل پاشان هەنگاوی دووەم چی دەکرد ئەو 60 دەینا دابەشی ئەو ماوەیەی دەکرد کە دیسان یەک هەبوو دیسان دەماوە چل ئەو جارێ دیسان چلەکەی دەینا دابەشی 20 دەکرد هەتا ئەوەی هیچ نامینێتەوە دەمینێتەوە سفر ئەو کات ئەو ژمارەی ئێرە گەورەترین کۆڵکەی هاوبەشە لە مابەینی ئەو دوو ژمارەیە ئێستا ئەگەرە من بە هەمان شێوە ئالگۆریتمی یوکلیدس بەکاربێنم واتە ڕێگە چارەی کاریگەر بەکاربێنم لۆ دیتنەوەی گەورەترین کۆڵکەی هاوبەش لۆ ئەو ژمارانە بۆ وێنە ژمارە 16 و 60 چ دەکەم 60 دەینم دابەشی 16 دەکەم 60 دەینم دابەشی 16 دەکەم لێرە بزانم ئەمن دابەشەکەم کردیان نا 60 دەینم 60 دابەش 16 60 دابەش 16 چەند 16 هەیە ڕەنگە سوار هەبی 4 داران 6 24 4 داران 1 4 2 4 نابی 4 گەورەیە 3 باشە 3 باشە 3 جاران 6 18 3 جاران 1 3 یەکیش 4 60 48 لێ بڕوە 10 8 لێ بڕوە 2 5 4 لێ بڕوە 1 12 ماوە ئێستا دەینم چ دەکەم ئەو 16 دابەشی ئەو 12 دەکەم 16 دابەش 12 یەکەیە 1 جاران 12 12 16 12 لێ بڕوە 4 ئەو جارەی دەینم ئەو 12
دابەشی ئەو چوارەی دەکەم. 12 دابەش 4 یەکسانە بە 3 جاران 4 12. ئێستا هیچ نەماوە کەواتە ئەو چوارە گەورەترین کۆڵکەی هاوبەشە لەما بەینی کامە ژمارە؟ ژمارە 60 و ژمارە 16. ئەوە ڕێگەی یوکلیدس بوو لۆ دیتنەوەی گەورەترین کۆڵکەی هاوبەش. ئەگەر پرسیارەشکەش لەوانە چاکەم بێگومان پێویست ناکە هەموو پرسیارەکان ئیدی هەمان ڕێگەیە، بەڵام 190 دەتوانم چاکەم. 196 190 دابەشی 36 دەکەم. 5 تەواو هەیە، 5 جاران 36 180 دەمینێتەوە 10. ئێستا 36 دابەشی 10 دەکەم. 36 دابەش 10 یەکسانە بە 3 ماوە 6. ئێستا 10 دەینم دابەشی 6 دەکەم، دەکا 1 دەمینێتەوە 4. ئەو جارەی 6 دەینم دابەشی 4 دەکەم. 6 دابەش 4 یەکسانە بە 1 دەمینێتەوە 2. ئەو جارەی 4 دەینم دابەشی 2 دەکەم، کردیە 2 هیچ نەماوە کەواتە گەورەترین کۆڵکەی هاوبەش 2 لەما بەینی ئەو دوو ژمارەیە. 136 گەورەترین کۆڵکەی هاوبەش کردیا 2. هیوادارم بە هەمان ڕێگا خوێندکاری ژیر ئەتوش ئەو پرسیارانەی کەماینە بە ڕێگەی یوکلیدس ژمارە گەورەکەی هەمیشە دابەشی ژمارە گچکەکەی بکە، پاشان ئەوەی ماوە دیسان هەر دابەشکردنە هەتا هیچ نامینێتەوە. ژمارە گەورەکە دابەش ژمارە گچکەکە، ژمارە گەورەکە دابەش ژمارە گچکەکە بە هەمان ڕێگە. لێرە دێمە کۆتایی ئەو لاپەڕەیە 135. بەڵام پێشی ئەوەی ئەوانەیە تەواوکەم تەماشایەکی ئێرە بکەین دەربارەی کە ئەمن لێرە پرسیارەکەم کردبوو، ڕاپرسیەکەم کردبوو کاتی خۆی پێشی 2 هەفتە باسی ئایا پرسیارەکان کوبوون لە وەرزیەکەم، قورس بوون یان ئاسان بوون. ئەو وەڵامانم پێگەیشتیا 177 کەس وەڵامی دایتەوە، لەوانە 63 لە هەر 100 کەس پرسیارەکانی پێ ئاسان بووە و هەز دەکا دەردەچی لە وەرزیەکەم. 12 لە 100 پرسیارەکانیان زۆر پێ ئاسان نەبووە، بەڵام هێشتاش هەر دەردەچن. 8 لە 100 هەز دەکا پرسیارەکان قورس بووە و 12 لە 100ش هەز دەکا لەگەڵ ئاسانی پرسیارەکان هێشتا هەر هەڵەی کردووە. تەنیا 5 کەس لە 100 هەز دەکەن کە پرسیارەکان باش بووینە، بەڵام گومانیان شکیان هەیە لە دەرچوونیان. زۆر زۆر سوپاس لۆ وەڵامدانەوەی ئەو پرسیارە و هیوادارم ئەو کەسانەی کە هێشتا وەڵامیان نەدایتەوە بتوانن بچن لە کەناڵی من وەڵامی ئەو پرسیارەی بدەنەوە. چەند وەڵامەکان زۆرتر بی ئەوەندە باشترە و هەر کاتێک کە ڕاپرسێکی ئەوها هەبوو تکایە وەڵام بدەنەوە، چونکە زۆر خۆشە بزانم پرسیارەکان کووە بەڕایەنگەوە ڕای خوێندکاران وەربگرم دەربارەی پرسیاری وەرزی 1 بیان وەرزی 2 بیان هەرچ کاتێک بی. لێرە دێمە کۆتای ئەوانەیە هەتا ئەوانەیەکی نوێ هەر بژین.